ئەم ڕۆبۆتە ناوی پێپەرە. بەرزیەکەی شتێک لە 1 مەتر بەرزترە و دەتوانیت بە 19 زمان قسە بکات. پێپەر نوێترین ستافی ئەم نەخۆشخانەیە لە بەلژیک. جا ئەگەر لە پێپەر بپرسیت فلانە کەس لە چ بەشێکە لەم نەخۆشخانەیە، یەکسەر وەڵامت دەداتەوە. پێپەر نەک بەس وەڵامت دەداتەوە، بەڵام لەگەڵیشت دەڕوا و شوێنەکەشت پێ نیشان دەدات. خەڵک بەسەرسامیەوە لەم ڕۆبۆتە دەڕوانن. ئەوە ڕێگەیەکی تری پەیوەندی و بۆ دڵنیابوون لەوەی ڕۆبۆتە بۆ هەندێک خەڵق لەو باوەڕدام زۆر گرنگ دەبێت بە تایبەتی بۆ منداڵان. پێپەر لەلایەنی کۆمپانیای بەلژیکی زۆرا بوتس دروست کراوە. بەرپرسی کۆمپانیایەکە دەڵێت تاکو ئێستا خەڵک بە شێوەیەکی ئەرێنی لەم ڕۆبۆتە دەڕوانن و دەژڵێت پێپەر بۆ ئەوە دروست نەکراوە بۆ ئەوەی شوێنی کاری کەسی بگریت، بەڵکو بۆ ئاسانکردنی کاری نەخۆشەکان. سەماد زەیی، دەنگی ئەمریکا.